دۆخی ڕاگەاندنی بینراو لە چرخی دیجیتاڵیدا ناونیشانی پانێڵێک بوو کە دیارە بگومان بە بۆنەی ساڵڕۆژی دروستبوون و پەیدابوونی تەلەڤیزۆنەوە ئەم پانێڵە بەڕێوە چوو. زیاتر ئێمە لەسەر ناوڕۆژی پانێڵەکە قساکەین. دۆخی ڕاگەاندنی بینراو لەم سەردەمی دیجیتاڵیدا ئێستا چۆنە؟ تەلەڤیزۆن ئەو شکۆیی ماوە کە سۆشیال میدیا ئێستا بۆتە جێگرەوەیەک بۆی کە هاوڵاتیان پێوەی سەرقاڵن. لەناو ئەم سەرقاڵیەدا خەڵک کاتی ماوە بۆ بینەری تەلەڤیزۆن، وەکو ئەمڕازێکی گەیاندنی پەیام تەلەڤیزۆن توانیوێتی لەگەڵ داهێنانەکانی تەکنەلۆژیا خۆی بگونجێنێت و بەردەوام لەگەڵ سەردەمدا بڕوات. ئەم کاریگەریەی تەلەڤیزۆن لە بواری ئابووری لە بواری سیاسی چییە؟ کاڵەم لە بواری ئابووری لە بواری سیاسی چییە؟ بۆ نمونە سیاسیەکانمان لە ڕێگەی تەلەڤیزۆن و پەیامەکانی خۆیان دەگەێنن بە زۆرترین ئەو کەسانی کە ئەندامان و لایەنگرانیانن. لە ڕووی بازرگانی شەوە کۆمپانیەکان هەتا ئەم چرکە ساتەش ڕێکلام وەکو یەکێک لە بابەتە گرنگەکان تەماشاکەن و لە ڕێی تەلەڤیزۆنەوە دەیانێت بگات بە زۆرترین بینەر. ئەگەر وایە بۆچی بابەتی دیجیتاڵی و سۆشیال میدیا کێتە پێشەوە کاریگەریەکەی کەم کردوتۆیان نامان هەمووی دەکەینە پرسیار و ئاڕاستە میوانەکەمانی دەکەین. مامۆستا هەژان خالید کە بەڕێزان مامۆستای زانکۆن خوێندکاری دکتۆراشن لەباری ڕاگەاندن کە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نامادێ. فەرموو مامۆستا گیان. بەخێر بی مامۆستا گیان. بەخێر بی مامۆستا زۆر بەخێر باشیت. ئەم دۆخی ڕاگەاندنی بینراو لە چرخی دیجیتاڵیدا پانێڵەکە یەک پانێڵ بوو یان چەند تەوەرێکی لەخۆوە گرت؟ زیاتر بۆ ئەم مەبەستتان هەڵبژار، بۆ ئەم تایتڵەتان هەڵبژار. بەڵێ، سەرەتا زۆر سپاستان دەکەم بە بانگێشکردنتان بۆ چوونەوە بابەتەکە. لە ڕاستیە ئێمە لە ڕۆژی جیهانی تەلەڤیزۆندا بە پێویستمان زانی وەکو بەشی دیجیتال میدیا لە پەیمانگای تەکنیکی کوردستان پانێڵێک ساست بکەین و ئەو بابەتەی کە زۆر بابەتێکی هەستیار و بابەتێکی ڕۆژە بخینە بەرباس و خواز لەگەڵ چەند ئەکادمیەک چەند ڕاگەیاندکارێک هەم بۆ فێرخوازەکانمان هەم بۆ مامۆستایانی دیکە لە پەیمانگای تەکنیکی کوردستان. پانێڵەکە وەکو خۆت ئاماژەت پێەیە سەبارەت بە دۆخی ڕاگەیاندنی بینراو بوو لە سەردەمی دیجیتاڵیا و هەرێمی کوردستان بە نمونە. لە ڕاستیە پانێڵەکە سێ تەوەری سەرەکی لە خۆی گرت. تەوەری یەکەمیان زیاتر سەبارەت بە پرۆسەی بەرهەمهێنان و بڵاوکردنەوە و بەکاربردن بوو بۆ پەیامە میدیاییەکان کە لەلایەن دکتۆر هێرش ڕەسوڵەوە زیاتر قسەی لێبارەوە کرا. پانێڵی دووەمیان سەبارەت بە گوتاری ڕاگەیاندن بوو لە سەردەمی دیجیتاڵیا کە گۆڕانکاریێکی گەورەی بەسەرا هاتووە و لەلایەن دکتۆر ئیبراهیم سەعیدەوە زیاتر قسەی لەبارەوە کرا کە اختصاسی لەو بوارەیە. پانێڵی سێمیشیان ئێمە پێمان خۆش بوو ڕاگەیاندکارێکی بە ئەزموونمان لەگەڵا بێت، چکە کۆزانین ئێمە ئەکادمیەکانمانێ لە هەمان کاتە کۆمەڵە کەسی شارەزامانێک کە لەبارەکە ئیشیان کردو ڕەنگە زیاتر لە ئێمە لە هەنێشتا شارەزا بن لەلایەن دڵبەر مستەفا بەرپرسی ئێزگەی دەنگی کوردستانەوە قسەی لەسەرکراویش سەبارەت بەو ئاڵنگاریانی کە هێتە بەردەم ڕاگەیاندکاران و ڕاگەیاندکاران تا چەندێک سوودیان بینیوە لە تەتەوراتی تەکنەلۆجی و بەکاریان هێناوەتەوە لە پیشەکانیانە. باشە مامۆستا هەژان، لە ئێستایا دۆخی ڕاگەیاندنی ئێستا بەتایبەتتر لە سەردەمی دیجیتاڵیە ئەو گۆڕانکاریانی کە بەسەریا هاتووە یاخود بەخۆیەوە دیوە بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا ئەبینەوە؟ یعنی ئەتوانین بڵێن ئەو گۆڕانکاریانە بە خۆشحاڵیەوە لای ئێمەش بە ڕێژەیەکی باش ئەبینرێت؟ بەڵێ، بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە خۆی دوو پرسیار بوو لە پرسیارەکە. یەکەمیان لە ڕاستیە ئەو گۆڕانکاری کە دروست بووە لە کۆی پرۆسی کۆمونیکیشنە دروست بووە. واتە ئێمە ئەگەر بچینە سەر ڕاگەیاندنی تەقلیدی و قسەی لەسەر بکەین جاران یاخود هەر ڕاگەیاندنی تەقلیدی کە ئێستا هەیە وەکو تەلەڤیزۆن و رادیۆ و ڕۆژنامەکان پرۆسەیەکە پرۆسەیەکی یەک بۆ هەمووە. واتە مؤسسەیەکی ئیعلامی پەیامێکی دیاریکراوی گەێنێ بە جەماوەر. باشە، بەڵام ئێستا شتەکە تەواو گۆڕانکاری لێ بەسەر هاتووە بەهۆی هاتنە ئاراوی سۆشیال میدیا کە هەر کەسێکمان ئەتوانین ببین بە نێرە کەواتە ئێستا مەنی تومەنیە. واتە ئێمە لە زۆرەوە ینی پەیامەکان ڕۆژانە لە چەند مؤسسەیەکی دیاریکراوە پێمان ناگا، بەڵکو چەندین مؤسسە چەندین ئەکاونتی کەسی هەیە کە خۆیان ڕۆژانە پەیامە نێرن ئاگا بە وەرگر تۆ توانی کارلێکیان لەگەڵ بکەیت جارێکتە قسە هەبێتەوە لەسەری. ئەوش ناگەێنە ببوورە پێشم بڕیت کە ئێستا ژمارەی تەلەڤیزۆنەکان زیادی کردو بڵێ هێشتا ناگاتە
سوشال میدیا کە لە زۆرە بۆ کەمە بەڵێ ئەگەر ئێمە باز لە جیازی ئەگەر باسی ڕاگەیاندنی دیجیتالی بکەین بە گشتی تەلەڤیزیۆنیش بۆ خۆی جارێکتر شۆڕشێکی لێ بەسەر هاتووە ئێمە سمارت تیڤیەکانە بینین ئێستا بێم خۆشە جوابی ئەو پرسیارە بمەوە لە دوای ئەم ڕوونکردنەوە ئێمە ئێستا تەلەڤیزیۆن بۆ بە تەلەڤیزیۆنی دیجیتالی ئێستا بە تەقلیدی ئێمە دانانیشین ئیلا پێویستمان بۆ بێ کاتژمێر حەوت دانیشین بە دیار هەواڵێکەوە یان زانیاریەکە دەستمان بکە بەڵکو ئامیە شتەکان ئێستا کە ڕوئێن بەهۆی پێشکەوتنی قەمەر سناعیەوە بەهۆی پێشکەوتنی سوشال میدیاوە واتە یەکێک لە تایبەتمەندیەکان پێوتێ ئەفۆردەنس واتە تۆ توانە و زیاترە بۆ گەیاندن خێراتری ئاسانترە ئەمانە هەر هەمووی چۆتە ناو تەلەڤیزیۆنەوە ئێمە نێتفلیکسمان هەیە نێتفلیکس یەکێکە لەو نمونە بەرچاوانەی کە ڕۆژانە بەردەوام سەبسکرایبەکانی زیا ئەکەن داهاتەکەی لە ناو کۆمپانیەکانی ئەمریکایە خێراترین گەشە بەخۆ ئەبینێت کە لە ساڵی 2011 پێم وایە 3 بلیۆن دلار بووە ئێستا نزیکی 25 بلیۆن دلار داهاتیانە ئیتر ئێمە پێویست ناکات چاوەڕێکین تا درامایەگە بینین هەفتەی داهات و ئەڵلقەکەی ببینین بەڵکو بە خێرایی ئەتوانین ئەو کۆنتترۆلە لە دەستی خۆمانایە واتە یەکێک لە گۆڕانکاریەکان کۆنتترۆل گەڕاوەوە بۆ دەستی بینێت قەرارەیە چی ببینێ و چی نەبینێت ئەوەیە تۆ شاشەیەکی تەلەڤیزیۆنە ناچاری بە سەیری هەرەوەیە ینی ئەتەوێت هەر ئەوەیە ناتەوێت ئەوە کەیفی خۆتە نەخێر تۆ ئێستا قەرارە لای خۆتە گۆڕانکاریەکەی لە تەلەڤیزیۆنەوەی کوژێنیتەوە ئەچیتە بۆ سەر مۆبایلەکەت نا تەلەڤیزیۆنەکە لەبەر شاشە تەقلیدیەکە دانانیش یەچیت لە ڕێگەی سمارتفۆنەکەتەوە سەیریەکەی ئەمە یەکێکە لەو گۆڕانکاریانە بابەتێکی تر سوشال میدیایەکە کاگاری بەڕێزت باسە کرد بابەتی سوشال میدیایەکێکە لەو بابەتانی کە دایم مشتومە ڕێە لە ئایا سوشال میدیا جێگە بە تەلەڤیزیۆن لێژەکە جێگە ئەمەش بابەتێکی پانێڵەکە بوو ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند دەتوانن ببن بەدیل ئایا ئەمە ئیعلامی بەدیلە بەڕاستیەکەی ڕێی جیاواز هەبوو لە ناو پانێڵەکەیە بۆچوونی جیاواز هەبوو یەکێک لەو بۆچوونانە پێی وابوو کە ئیعلامی تەلەڤیزیۆن بۆ خۆی با بڵێن سەحرێکی تایبەتی و هەرمێنێتەوە و جیلەکان هەنێ جیلمانێت تا ئێستا احتیمادی لەسەر تەلەڤیزیۆنە و کەلتوری سیرکردنی تەلەڤیزیۆن و زۆر بە ئاسانی ناتوانێت بگۆڕێ یعنی یەکێک لەو ڕابۆچوونانە کە ڕابۆچوونی خۆم بوو پێم وایە تەتەوراتی تەکنۆلۆژی ئەکرێ گۆڕانکاری دروست بکە لە شێوازەکانی گەیاندن بەڵام با بڵێن نایسڕێتەوە ڕاستە ڕۆژنامە لە کاغەزەوە لەوانەیە نەمێنێت چیتی من کەلتوری خوێندنەوەم نەمێنێ بە کاغەز لە بەردەم مابێت و حەزم نەمێنێ بووی بیخوێنمەوە بەڵام ڕۆژنامە توانم لە مۆبایلەکەی دەستمەوە بخوێنمەوە کە ئێستەیەکێکە لە بزنس مۆدێڵەکان زۆری ڕۆژنامەکانی دنیا واشنگتن پۆست بۆ نمونە نیویۆرک تایمز بەکارێن و تۆ بێ پارە بی بووی کە بە ئۆنلاین ڤێرژنی ڕۆژنامەکە ببینیت باشە لەگەڵ گۆڕانکاریەکانی تەلەڤیزیۆنە کە باسیشت کرد ئێستا تەلەڤیزیۆنی دیجیتالی پێیا بووە ینی بۆ منە تۆ دەتوانی بە ئازادانە هەر بابەتێکت بێت بیبینیتەوە یان بینەری بیت تەلەڤیزیۆنی ئێستا کە گۆڕانکاریەکانی لەگەڵ خۆیدا هێناوە لەگەڵ گۆڕانکاریەکانی تەکنەلۆژیە وای کردووە شان بەشانی مۆبایل و ئەم پلاتفۆرمانەی تر زیاتر بێتە پێشەوە پرسیارەکەم بە جۆرێکی تر دەکەم ینی ئێستا تەلەڤیزیۆن هاتووە بۆ منە بە چەقە ناتوانانی بیگۆڕی کۆنتترۆڵەکەش نەما جاران چەناڵێک بوو یان دەتوانیت بە پرتەی چاوێستا ئەتوانرێ بگۆڕێ ئەمانە جۆرێکن لەوەی کە سەرنجڕاکێشی وەرگر ڕابکێشە بۆ تیڤی و ئەو شکۆی هەر خۆی بێنێتەوە واتە شەڕیمانەوە ئەکای یان نا بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە زانین کە بابەتی ڕاگەیاندن بە میدیا بە گشتی ئێستا بۆ بە بزنس واتە شەڕێکی گەورە هەیە لەسەر ئاستی دنیای لەسەرەوەی کێ ئەتوانێت جڵەوی میدیای جیهانی بەدەستەوە بگرێ کۆمپانیا تەکنەلۆژیەکان یعنی هەمیشە لە هەوڵی بەدەستنی قازانجان کێن ئەوە ئازادترینیان و زیرەکترینیانەوەی بتوانێت خزمەتگوزاری جیاوازتر بخاتە ڕوو بۆ ئەوەی تۆ بێڵێتەوە جا ئەمە پەیوەندیەکی دوولایەنە هەیە یعنی لە نێوان کۆمپانیەکانی بەرهەمێنانی تەکنەلۆژیا باشە لەگەڵ کۆمپانیەکانی ڕاگەیاندن بۆ نمونە کاتێکە کۆمپانیایەکی وەکو با بڵین ئەپڵ کە پرۆدەکتەکانی ئەپڵن پرۆدەکتە دروست دەکات بە دڵنیاییەوە چەندی شارەزا و خەبیر لە بوارەکە ئەێنێت قسەی لەسەرەکات بە دڵنیاییەوە ئەمە سیاسەتێکی جیهانیە کە دیراسات ئەکەن لەسەرەوەی ئایا وەرگر لە ئێستا پێویستی بە چییە ئایا چ شتێک هەیە لە تەلەڤیزیۆنێکی تەقلیدیە بوونی هەیە بەڵام
هیچ سەرنجی وەرگرنا ڕناکێشێ چۆن وا بکرێت سەرنجی ڕابکێشتێت چۆن گۆڕانکاریەک لە تەکنیکێکا بکرێت چۆن کامێرەیەک بەرهەم بهێنرێت کە بتوانێت سە بۆن منار بەسیترین منە باسیکەین چاویلکەکانە چاویلکەی سێڕاهەندیە کۆمپانیەکان عنی ئێستا مێتاکە بۆ نە فەیسبوک ناوی خۆی گۆڕی بەرەو ئەوە ئەڕواکە دنیایەکی ڤیرچوەڵ بۆ تۆ دروستکە دنیایەکی ئیفترازی بۆ تۆ دروستکە ئیتر پێویست نکات ببن بڕۆم بۆ سەردانکردنی میوانەکەم بۆ جەژنە پیرۆزە چەند ڕێ ببڕم لێرە بۆ منە بڕۆم تا هەڵەبجە بۆی هەواڵێکی پرسمی جەژنە پیرۆزی لێ بکەم ئیتر تەتەورەکە لەوان نمێنێ تەنها بەنامەیەک پیرۆزبایی لێ بکەم خۆم بچمە ژووری میوانەکەی و لە ڕێگەی چاویلکە سێڕاهەندیەکەمەوە دانیشم لەگەڵیا لەوانێ بتوانم کارکتەرێک قاوەش بخۆمەوە لەگەڵیا ئەمانە هەمووی بە تەنسیق کراون ئەمانە هەمووی چەند بابەتگەلێکن کە لە ساڵی تقریبا 1990 یەکێک لە زاناکانی بواری میدیا و تەکنۆلۆژیا جۆن پاڤلیک پێشبینی کردووە کە ئێمە وردەوردە پێشبینیەکانین ئەبینین و یەتەدی واتایەکی تر ئەم گۆڕانکاریانە کە ڕۆن لە خۆوە نین کە ئێمە ئەبین بە بەکاربەر هەر لە خۆوە نییە عنی تاکی کورد دەبێت زۆر زۆر وشیارانە تعاملی لەگەڵ بکە بەڕاستی کە فەیسبوک بۆ نمونە خزمەت گوزاریی تازە زیاکە هەروە نییە بۆ خۆشی بۆی تۆ ئینتەرتینکە تۆ دڵە خۆش بێت تۆ زانیاری پێ بگا بەڵکو لە پشتیەوە کۆمەڵە ئەجەندا هەیە کۆمەڵە بیرۆکە هەیە ئێوە فەرزیکە بەسەر تۆیە وەکو بینەر وەک لە کۆی گشتیە لەوانەیە بێ کاریگەری دروستکە لەسەر کەڵچەر یعنی کەلتورێکی ئاسایی بکە بە کەلتورێکی دیجیتاڵی وا بکە هەموو بیتکۆین بیتکۆینێکی بۆ نمونە بابەتێکی ترکێ ماڵی وەڵا پەیوەندی نییە بە میدیاوە پەیوەندێکی بێشماری هەیە دروستبوونی سایتەکانی ئیبەی کڕین و فرۆشتن یعنی سلوکێتی ئێمە هەمووی ئەگۆڕێک لەم دنیا ئیفترازیە لەم دنیا دیجیتاڵیەیە کە کۆمپانیەکان ئیشی لەسەرەکەن باشە مامۆستا هەژان ئەم گۆڕانکاریەی کە بەسەر میدیایە هاتووە بەتایبەتتر لە سەردەمی دیجیتاڵیە وەرگرەکان خەڵکەکانمان لەگەڵیان خۆیان گونجاندووە یعنی ڕەنگە ئێستا وەک لەوتەکان تا ئاماژت پێکە گۆڕانکاریەکان زۆر زۆر سریعیش بن یعنی ڕەنگە هەنێ جار فریار نەکەوین ئەوە سەرێکی گۆڕانکاری بەسەر بوارە دیجیتاڵیەکان و ڕاگەیاندنا بێت وەرگرەکان لەمە ڕازی وەرگرەکان ئەتوان لەگەڵ ئەم دۆخە خۆیان ڕابیان خۆیان گونجاندووە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە چکە بەشێکی پانەڵەکەشمان هەر تایبەت بوو بۆی کە ئایا وەرگر لەکوایە ینی ئایا وەرگر ون نەبووە لەناو ئەم گۆڕانکاریە خێرایانەیە لە ڕاستیە ئەتوانین بڵین ئەگەر لەسەر ئاستی جیهانیش سەیریکەین لەسەر ئاستی ناوخۆی کوردستانیش سەیریکەین بە دڵنیاییەوە کێشە دروست بوو بە وەرگر لەبەرەوەی تۆ ئێستا کاتێکا چیت مۆبایلەکە دەگری بەدەستەوە ڕوبەڕووی چەندین گوتاری جیازە بیتەوە یعنی جاری وایە سەر لێشێوانە بۆ دروستە بێت کاتی ئەزانی بە بەردەوامی سعاتێک 2 سعات لە کاتە ڕۆشتووە و هیچیش لەمێشتا نەماوەتەوە واتەیەکێک لەو کێشانی کە ئەم دنیا دیستاڵێ دروستی کردووە بابەتی کوردبوونە و کەمبوونەوەی زاکیرەیە کە ئەمە یعنی بە بەڕاستی لێکەوتی زۆر زۆری لە ڕەهەندی جیاوازەوەتان وەڵامی و پرسیارە بەمەوە بەس من دەتوانم لە ڕەندە ئیعلامێکەوە زیاتر جار بەمەوە کۆمەڵاسی بێنی لە ڕەهەندە کۆمەڵاسیەکەیەوە باسی و بۆگا کە وەرگر چۆن سەری لێشێواوە چۆن شیرازی کۆمەلگا تێکشکاوە ئەمە کێشەیەکی جیهانیە بەڵام کێشەکە لە کوردستان زەقترە قورسترە بۆچی لەبەروی لە کوردستان ئێمە ئەم گۆڕانکاریانە کە ڕوئیان کە وەری ئەگرین هیچ خوێندنێکی میدیاییمان نییە کە لە قوتابخانەکانە لە خوێندنگەکانە تۆ فێر بکەن کە کەناڵەکان چۆن ئیشەکان کە ڕاگەاندن چۆن ئیشەکات کە چۆن ئەجەندا و ئایدۆلۆژی لە ڕێگەی ڕاگەاندن و ئەسەپێنرێ کە گۆڕانکارە سیاسی کۆمەڵایەتیەکان بۆ نمونە چۆن دروست دەکرێن لە ڕێگەی ڕاگەاندنەوە کە تۆ چۆن خوب بارێزی لەوەی کە تووشی گوتاری ڕقوکینە نەبی کە چۆن تەشیر نەکەی بە خەڵکی تر تۆ مناڵەگە بینی تەمەنی 16 ساڵە بە ئاسانی توانێت لە ڕێگەی تیکتۆکەکەیەوە تەشیر کە بە هەر کەسێ بیەوێت ئەوەی کێشەیە لە کوردستان فلتەر نییە ئەوەی کێشەیە لە کوردستان یاسایەکی دقیق نییە کە بتوانێت کۆنتترۆلی ئەم دۆخە بکات کە ئەمە بۆ خۆی هەم مشکلی بە خێزانەکان دروست کردووە هەم مشکلی بۆ ئێمە دروست کردەوە کە ڕاگەیاندکار یعنی ڕاگەیاندکار وای لێ هاتووە مزداقیەتی نەماوە باشە هەم یعنی جاران پێشکەشکارێک بۆ نمونە کە لە دەرەوە بوو بینیایە زۆر سەرسامە بووی پێی ینی زۆر کارکتەرێکی سەحری هەبوو ئێستا وای لێ هاتووە هەموو کەسێ لە جێگەی خۆیەوە لە ڕێگەی کردنەوەی لایڤێکەوە ئەتوانێت مستەوای هەبێ نەیبێت کێشەی هەبێ نەیبێت تەنانەت لە لایڤێکە ئەتوانێت ئاڕاستی کۆمەڵگەیەکە بۆ بکە کە ئەمە هەمووی ئەو کێشانن ئەمانە ڕۆڵی ناوەندە ئاکادیمیەکان چێ بۆ گۆڕینەوە ئاڕاستیکە تۆ باسەکەی بڵێ بەشی دیجیتال میدیامانێ بەشی ڕاگەاندنمانێ پەیمانگای میدیاییمان هەیە ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە
ڕۆڵی بچووک هەن لە بەشەکانی ڕاگەیاندن بەشەکانی کۆمەڵاسی دەروناسی کە زۆر پێیوەستن بەم بابەتەوە بەوەی کە هەر کەسە لە لای خۆ قسە ئەکا بەڵام ڕاستێکی بەڕای من ئەبێ ئەم ڕایانە هەموو یەک بخرێ یعنی ئەبێ ئێمە داوا بکەین لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردنها بابەتێکمانە بێ بە ناوی خوێندنی میدیا لێتریچەر کە لەم بابەتیا چۆن وانەکانی پەروەردە خوێندرێت چۆن وانەکانی کۆمەڵایەتی خوێندرێت ئەم وانێش جارێکی تر خەڵک وشیار کاتەوە چونکە بڕۆ تو سێری داتاکان کە گەنجی ئێستا بەکارهێنەری بۆ سوۆشیال میدیا لە ئێستاە بێشمار سعاتەکانی بەکارهێنان زیاد ئەکا بۆتە زەرورەت مامۆستاژان زۆر خۆمان دانیشتوین لەگەڵ چەند هاوڕێکدا باسی بابەتەمان کردووە تومانە بریا خوێندنی میدیایی لە قۆناغەکانی سەرەتاییەوە هەبووانی نێو ناوەندەکانی خوێندنا بەشێک لەوانە ڕابۆچوونیانە بۆیانە زەرورەتێکی ئەوتۆ نییە بۆچی بێتە بابەتێک ماتریالە چەند بە گرنگێزان بەڕاستی بەڕئی من ئەوەی کە ئەڵە زەرورەتی ئەوتۆ نییە من لەگەڵ ڕێزما بۆ ڕابۆچوونە جیاوازەکان بەڵام ئەوەی کەوا ئەڵێت ئەم دۆخی پێخۆشە یعنی تۆ ئەگەر مناڵێکە هەبێت هەر مناڵێکە هەبێت ئایپادەکەی بەرەدەست کە یعنی یەک تۆز هەستی دایکواڵکایەتی و هەبێت ئەزانی چکارە ساتێک ئەگەر ئاگاو لە مناڵەکەەوە نەبێت لەبەر ئەوەی تۆ هەر ئێستا لە ماوەی پێشوە کەسێک لە ناو لایڤێکەوە دیحاری کرد ئەمانە هەمووی کێشەن کەواتە تۆ ئەگەر خوێندنێکی میدیایی هەبێت ئەم مناڵی تۆ کاتێک بەر بابەتێکی وا ئەکەوێت کاتێک ڤیدیۆیەکی توندوتیژی ئەبینێت ئەزانێ وشیاری زیاتر ئەزانێت چۆن تەعاملی لەگەڵا بکات و بۆ گەنجێکیش بەهماشەوە بۆ تەمەنی هەرزەکار کە زۆرەکەونە بەردەم لاساییکردنەوە و عنی لەو تەمەنەیە زیاتر لاساییکردنەوە ڕۆی کاتێک مۆدێلێک بۆ نمونەیە قسەیەک دەکات قسێکی بازاڕی فڕێ ئەزانێت کە ئەمە چۆن تەعاملی لەگەڵا بکات میدیایەکی قورسی ڕێک و ڕەوانی ئەکادیمی جیا ئەکاتەوە لە میدیایەکی بازاڕی باشە کەواتە ئەمە بەڕای من پێویستە لە ناوەندەکانی خوێن گرنگی پێ بدرێ بەڕای من پێویستە زنجیرە سیمینار بکرێ وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەسارەتەکانی تر کە پێویستن بەم بابەتەوە بێنە سەرخەت پانێڵی بۆ بکەن یعنی لەبەرەوەی ئەم و بەفعلیش ئیشی تیا بکەن بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەمانە هەمووی ئەتوان ئیش لەو بارا بکەن و بیکەن بە بابەتێکی سەرەکی بۆ ڕووبڕبوونێ ئەو کێشانێکی سەر ڕوودەدەن مامۆستا هەژار لە پانێڵەکەەوە کە بەڕێوە چوو گەشتە ئەو قەناعەتی کە زۆربەی خەڵکەڵە بینەری تەلەڤیزۆن نەماوە ئێستا سوشیال میدیا جێگەی تەلەڤیزۆنی گرتوێتەوە ئێوە لە ئەنجامی ئەو کەسانی ئەو دکتۆرە بەڕێزانی کە گفتوگویان کرد لە پانێڵەکە و ئەو ڕابۆچوونانی کە گۆڕایەوە لە پانێڵەکە گەشتە گەشتە ئەوەی کە بینەری تەلەڤیزۆن نەماوە یعنی لە چاو ئەوی کە سوشیال میدیا جێگەی گرتە بێتەوە بەڵێ ئەگەر باز لە پانێڵەکە بکەین وکو پێشتیش باسم کە ڕابۆچوونی جیاوازە بوو بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە کۆمەڵە ڕاستی خۆمان لێ نەدزینەوە ئێمە ئامارەکان زۆرشمان پێڵەن کۆمەڵە ئامارمان خستە ڕوو لە ڕاستیە لە پێش پانێڵەکە ئەم ئامارانە زۆر شتیان پێوتین یعنی بۆ نمونە زۆر دابەزاندنێکی گەورەیان تیابەدی ئەکران لە بینەری تەلەڤیزیۆنیەوە و هەڵکشانێکی گەورە لە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان جا ئێمە لە ناو پانێڵەکە بەڕاستی زیاتر تەرکیزمان لەسەر ئەوە بوو کە ئەم بینەرە بۆچی بەرەو ئاڕاستەیە ڕۆشتووە ئایا ئەکرێت لە 16 ساڵی داهاتوە وەکو بەڕێوەبەری جێبەجەکاری نێتفلیکس ئەڵێت لە 16 ساڵی داهاتوە تەلەڤیزیۆن بوونی نەمێنێت یعنی ئەمە پرسیارێک بۆ هەستمانە کرد تۆزە قورسە گەشتن بەو ینی وەڵامە ئەو بۆ نمونە باسیەوە کە دەڵێت ئەسب هەبوو کە سیارە هات جێگەی ئەسپی گرتەوە کەس ئەسب بەکار نایانێ بۆ هاتوچۆکردنەوەی پێکەنینیان پێویە بەڵام مەسەلەی تەلەڤیزیۆن لەبەرەوەی تەلەڤیزیۆن خۆی نوێ ئەکاتەوە شاشەکە هەر ئەو سەحری ماوە بەڵام گۆڕانکاری لە تایبەتمەندیەکانیان ڕوئەیەن بۆیە تۆزێک قورسە بڵێ جێگەی پێلێژەکە و بەتەواوەتی ڤانیش ئەبێ نامێنێ هەستیش ناکەی خۆی لەخۆیان کە بابەتێکی تازەیەت خەڵکی زۆر زیاتر ڕوو لەو بابەتە ئەکا بەڵام دواتر تااقەتی لێچە ڕەنگە حەزب کا بچێتەوە سەر بە نمونە ئەگەر ئێستا نمونەی سیارە و ئەسپێتێناوە لە ئێستا ڕەنگە هەرێکێک لە ئێمە کە ئەسپ و عارەبانەیە کە بین ئەسپێک ئەبینین زۆر سەرنجمان ڕابکێشە باکسەوە بگەڕێنەوە بۆ وانیا بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەکۆنی کە لە ژیانی سەردەمی کۆنا چۆن بەکارهێنراوە هەست ناکەی هەر بۆ بەکارهێنانی تەلەڤیزۆنەکەش بە بەراورد بە
تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر بەم شێوازە بێت ئەگەر قسە لەسەر حەز و خولیا بکەین لەسەر ضرورەت بکەین دوشتی زۆر جیاوازن یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە باسی ضرورەت بکەین ئێمە هەموو مۆبایلمان پێەیە ئەگەر مۆبایل پێ نەبێت ئەگەر ڕەبط نەبی بە ئینتەرنێتەوە زۆربەی ئیشەکان ناڕوا بەتایبەتی سەردەمی کۆرۆنا زۆر بابەتی لەوانە بۆ قستینە ڕوو یعنی لە بواری تریشا تۆ جاری وایە مێنیۆکان ئەڕۆیتە مەطعەمێکەوە لە وڵاتانی دنیا مێنیۆکەی بۆ بارکۆت يعني تو موبايل بينا به الخوف ولا حساري تروح حاكمي كوات اجا قصه صار ضرورات بو تماشا كردني تلفزيون او فرقيه لقى الحز وخليا يعني هلا صاروا نموني اسبقي خو باسكر من ناتو هم الروجي سبحتنا باس بوير تشريا يعني ما بس مو ضرورات بلان بو خوشي بلا خلقي چند زور حس كان زياتر تعقيب كانوا بلان لدوجار هستكي تلفزيون سنگێکی خۆی هەیە يعني خێزانەکە کۆکاتەوە بە دەوری خۆیان وایە دڵنیا گوتم يعني لە ڕووی کەلتوریەوە سێریکەین تەلەڤیزیۆن لەناو ژووری میوانەکانە يعني وەکو وایە یەکێک بێ لە خێزانەکە يعني تاکێک بێ لە خێزانەکەت تۆ تەعاملی لەگەڵەکەی لە دنیا زۆر قسە لەسەرەوە کرا کە ڕۆژنامەی کاغەزی نامێنێت بوونی نامێنێت باشە زۆر قسە لەسەرەوە بابەتە کرا بەڵام ڕاستێکی ڕۆژنامەی کاغەزی وەکو کاغەز ماتریالەکە بوونی ماوە ئەکەوێتەوە سەر کەلتورەکە سەر لە کوردستانە خۆی هەر حەز و خولیا و کەلتوری ئێمە بۆ ڕۆژنامە بۆ کاغەز هەر کەم بۆتەوە باشە لە ئەساسا خەڵکەکەیان بەرە ئۆچوون بەڵام لە وڵاتێکی وەک بەریتانیایە دا ئێستش لە هەزار خەڵک ڕۆژانە بۆ یەتە بەردەرگاکە و ئەی کڕێ جیلەکان فەرقەکەن ئەم جیلە فەرقیە لەگەڵ جیلی دایک و باوکی من لەگەڵ باپیر و کە سوکاری منە ئێستا بڕۆ بۆ نمونە دایک و باوکی من لەوانەیە ئەوەی مرتاحن بە تەلەڤیزیۆن سێری بکەن ئاسانترە بۆیان خۆشتر خۆیان ڕائێنن لەگەڵیا لەوانەیە نەتوان ئەوەنە لە ڕێگەی مۆبایلەکەەوە ئیشی خۆیان بکەن هەرچەنە بە خۆشحاڵی و کەس دایک و باوکان ئێستا زۆر وشیارن و زۆر چونەتە پێشەوە لە بوارەیە بەڵام بە کۆی گشتی باسی ئەەکەم تەلەڤیزیۆن وەکو با بڵێن ئامراز ئامێرێکی ئاسانترە بۆ تەعاملکردن لە لەسەر قسەی ئەسپەکەش با بمینەوە شتێکم بیرکەوتەوە یەکێک لە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنەوە و کوڕوونکردنەوەیەکیش وتی قسەی خاتونێکی وەرگرتووە و توێتی من بۆیە حەزم لە تەلەڤیزیۆن نیە لە ماڵەکە لەبەر دیکۆری ماڵەکەم تێکەیە زۆر گەورەیە قەبارەکی وازی لێ بێنن بیکەن بە ئەم شاشە بچووکانە کۆمپانیاکە قسەکەی ژنەی بەهاند وەرگرت بوو هێناوێتی ئێستا تەلەڤیزیۆنی بەرەمهێناوە لای خۆشمان ئێسام تیڤی هەیە هەر یەک مێزی بچووکە دانرێت و تیڤەکە چێتە ناوە یێتەوە دەرەوە یعنی ئەم گۆڕانکاری واڵنگارێنی کە لە تیڤیدا هەیە هەروای نەکردووە تەشویقی زیاتر بات بۆی کە ئەم شکۆی هەر بمێنێتەوە نتوانین بڵێن نەخێ بینەری تیڤی نەماوە هەنی بۆ خۆمانی سێمەنینە و کورساتدا زۆر جارەخنەوەمان لێگیرەڵەیەوە بینەرتان کەمە وامان پێڵێن بەڵام لە کاتێکیشدا دەچینە دەرەوە ماشەڵڵا کەس نییە لە بەرنامەکەی نەبینی پێمانڵێن کە جێگەی دڵخۆشیمانە ئەو تەقین و هەڵسەنگاندنی کە بۆ تیڤی دەکرێت دەبێت سۆشیال میدیا بکەین بە پێوە بۆ بینینی بینەرەکانمان بەڵێ لە ڕاستیە ئەگەر ئێمە بینە سەرەوەی کە باسی جۆرەکانی میدیا بکەین بۆ خۆمان ئێمە کۆمەڵە میدیامانەیە مینستریم میدیان میدیای سەرەکین ئەو میدیانن کە کاریگەری گەورەیان هەیە کە هەرو میدیانن ئاراستەکان ینی ئاراستی کۆمەلگاکەن ئەو میدیانن کە تیشکە خەنە سەر شتێک و شتێکی ترە شارنەوە ئەم میدیانە زۆر کاریگەرن بەڕاستی لە ڕووی کەلتوری و حتا شەر نیە خۆ تەلەڤیزیۆنێکی سیاسی بێ یعنی لەوانەیە تەلەڤیزیۆنی بابەتەکانی ئینتەرتەینمنت بێ بابەتی تەرفیهی بن ئەم میدیانە قورسایی خۆیانیان هەیە و کاریگەری خۆیانیان هەیە لەبەرەوەی ئەم میدیانە هەر لە ڕووی بەڕێوەبردنەوە هەر لە ڕووی دەعمی مالیەوە زۆر بە قورسی دامەکرێن زۆر بە قورسی بەڕێوە ئەبرێن پارە هەروە بە ئاسانی سەرف ناکرێت ئیلا ئەبێ هەدەفێکە بێت سەرفیکەیت باشە یعنی کورسات بەرمونە هێناتانەوە لەوانەیە ژمارەیەکی زۆر کارمەندتان هەبێ باشە لەوانەیە هەر بۆ مەسەلی فلتەرکردنی پەیامێک ئەچێتە ناو خەڵکەوە سێ چوار فلتەرتانە بێت ئاچێمانەوەی کۆستە لەسەردان هەمووی ناچارن ئێوە ینی بەڕاستی ناچارن کە پابندی کۆمەڵێ بنەما بن بەڵام کەسێک لە سوۆشال میدیا من باسی هەمووی ناکەم بە گشتی باسەکەم خەڵکیشمانەیە لە سوۆشال میدیا بەقەدەر مینستریم میدیایە قورسایی خۆی هەیە ئەکاونتی خۆی هەیە و زۆر بەباشی ئیشەکانی خۆیەکە بەڵام بە گشتی کابرا دانیشتووە بەشێکی زۆری لە بێ ئیشیە قسە ئەکات بەداخەوە یعنی تۆ لێرە ستافێکی گەورە ئیشە لەگەڵەکەن باشە لە ژووری هەواڵەوە بابەتە بۆ ئاماداکرێ ئەزانی بۆ ئەو بابەتە ئاماداکە ئەمڕۆ ئەزانی بۆچی منە هێناوە قسە بکەم لەسەر بابەتێ لە ینی عشوایی ئیشەکە ناکەی بەڵام لە میدیایەکی بۆ نمونە دیجیتاڵیایان لە وێبتیڤیەکە کە کۆستی کەمترە لەوانەیە ئەم شتە بۆ شێوازە نەبێت بۆیە تۆ بەرپرسیارتری تۆ لەوانەیە لۆمە زیاتر بکرێ وەک لە من
هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی بەرپرسیارەتیەوە زیاتر لە من لۆمە ئەکری کە من ئەکاونتێکی شخصیم هەیە لەبەرەوەی تۆ لە هەموو ماڵێکای لە ڕێگەی شاشەکانەوە بەڵام من لەوانەیە 500,000 کەس بمبینێ باشە باسم لە پێشەکەەکە باسم لەوە کردوتم هەر بە تەلەڤیزیۆنە دەتوانیت سیاست بکەیت و دەتوانیت سەرمایەش کۆ بکەیتەوە لای خۆمان سیاسیەکان و سەرمایه‌داران هەر شکۆی تەلەڤیزیۆن بە گرنگ نازانن بۆ ڕێکلامکردن و بۆ دەرخستنی توانە و وزەکانی خۆیان ئەوە تا زۆرترین ڕێکلام لە تیڤ ڕاستە ئەو بابەتێکی زۆر جیاوازە بابەتێکی زۆر زۆر ئیکۆنۆمیە ینی پەیوەندی زیاترێ بە اقتصادیاتی ئیعلامەوە ئەگەر ئێمە باسی بکەین پارێکی بێشمار سەرفەکرێت لە تەلەڤیزیۆنە بەڵام ئەوش مۆدلەکانی سەرفکردنی پارە بۆ خۆی فەرقی هەیە ئایا ئەبێ بچینەوە سەر چی سەر مەسەلەی خاوەندارێتی نزیکی ئەم خاوەندارانە لە کۆمپانیاکانی ڕیکلامەوە لەو کۆمپانیانەی پرۆدەکتیان هەیە بنمونم باسی ئەو بکەم کەناڵێکی دیاریکراو نزیکایەتی هەیە لە کۆمپانیایەکی دیاریکراوە باشە ئەو کۆمپانیایە پارەکە ئەخاتەوە کۆشی ئەو کەناڵە باشە ئەمە لە ڕووی ڕیکلامەوە لەبەر ئەو نزیکایەتە سەر کێشێ بۆ چی سەر کێشێ بۆ بابەتی سیاسەتیش باشە کەواتە شتەکان هەمووی ڕەبتی هەیە بە باڵین لایەنەکانی تر وعدەکانی تری ناو بوارەکەەوە بەڵام تۆ لە سوۆشیال میدیاشا من ئەسڵ بە پێچەوانەوە پێم وایە چەندێکیش پارە سەرفکرا لە ڕیکلامە لە تەلەڤیزیۆنە سوۆشیال میدیا دوو هێندە گرنگە لەبەرەوەی بابەتی ڕیکلامکردن لە سوۆشیال میدیایە ئاسانتر خێراتر دقیقتر ئەتوانی ئۆدیەنسەکە و دیاری بکەیت تارگێت ئۆدیەنسەکە و دیاریکەی من کۆمپانیایەکی بۆن مە پرۆدەکتێکی سابوونە فرۆشم لە ڕێگەی داتاکانەوە تەنانەت ئەتوانم بزانم ئێستا منە پێشکەوتۆتێک لە لەجێ ئەتوان بزانم چاوی ئەو بینەرە لەو کاتەیە لەکوێی ماڵپەڕەکەمایە کچە کوڕە تەمەنی چەنە لەبەروی تۆ بێ ئاگایی بێیان بە ئاگایی ناچاری بۆ چوونەنە ئەو دنیایەوە کۆمەڵە زانیاری خوبی بە کۆمپانیاکە تەمەن ئەوەنەیە حەزم لەوەیە کچم بۆ نمونە لەوێ ئەژیم لە فڵان شارەژیم ئەمانە هەمووی چی لێت ئەمە پرسیارە ئەبێ خەڵک گۆشیاریە بێ کە باسی ئەومان کرد میدیا لیتریچەر پەروەردەی میدیایی خەڵک بێ هۆشیار بێ ئەم داتایان هەمووی چێتە لە کۆمپانیا زەبەلاحەکان جارێکی تر ئەدرێتەوە بە کۆمپانیەکانی بەرهەمهێنان ئێمە ئەمەە تارگتۆ ئەتێ ژن سابوونەکەی تۆ بکڕێ بەڵام منە ژن سابوونەکەم کڕێن کەواتە تۆ وەرە لەم ڕێگەیەوە لەم پەیجەوە لەم شوێنەیە لەم ناوبڕی یوتیوبە ئەم ڕیکلامی تۆ دەرەخەم لەبەری زۆرترین ژنەی بینێ هەمان ڕیکلام لەوانەیە بۆ نمونە براکەی من نەیبینێ ناچێت یعنی ئۆدیەنسەکە تەحدیدترە بابەتێکی تر دێتە ئاراوە کە زۆر مەسەڵەن ئەوەی سابوونەکەت باس کرد ڕەنگە هەموو ژنێک مۆبایلی پێنێ بۆ سوۆشیال میدیاشی نەبێ ئەو بازار تاکە شکۆکە هەر لای تیڤەکە ئەگەر بینە سەر شکۆ ڕاستە بەڵێ شکۆ لای خۆتان لە بەشی دیجیتال میدیا دیارە بگومان خوێندکاران گۆش دەکەن بە شێوازی پرۆفشناڵی ئەکادمی کە چۆن ڕاپرسی بکەن چۆن راپۆرت بکەن چۆن بەرنامە بکەن ڕاپرسێکتان کردووە هەر لەسەرەوەی کە ئایا بینەری تیڤی ماوە یان نا پێمان خۆش بوو هەمان ڕاپرسی ئێوە بەسپاسەوە بۆ پەیمانگی تەکنیشی هەمان ڕاپرسیمان گوێ لێ بێت کە خوێندکاران ئێوە هەمووکو پەیامنێر قسەیان کردووە ینی خۆیان ئامادەیان کردووە ڕابۆچوونەکانی کۆمەڵ ڕابۆچوونی زۆر جوانیتیا بوو پێم خۆشە لێرە جۆمان لێ بۆ بینەری بین و دواتریش بەردەوامە بین زۆر باش پرسا بە پێکەوە بینێر لەبێ ئازیزانم دەمەوێت لە یادی ڕۆژی جیهانی تەلەڤیزۆندا لە فێرخوازانی پەیمانگای تەکنیکی کوردستان بپرسم ئایا تا ئێستا بینەری تیڤین دەمەوێت ئەوەش بپرسم کە ئەگەر تیڤی تا ئێستا دروست نەکرایە چ کاریگەرێکی لەسەر کۆمەڵگا هەبوو بۆ وەرگرتنی ئەم وەڵامە لەگەڵم بن. بینەری تیڤیت؟ نەوەڵە زۆر بەکەمی نەخێر زۆر کەم بەکەمی بەهۆی ئەوەی کە سوۆشیال میدیا ئێستا بۆتە جێگرەوەی تیڤی وەکو جاران نەماوە جاران هەمووی ئایلێک بۆ تەلەڤیزیۆنی بچکۆلانەدا ئەنیش ئێستاوان نییە. بینەری تیڤیت؟ بەڵێ زۆر بەکەمی نەخێر من وەکو خۆم زۆر بەکەمی بتابعی تیڤیەکەم بۆش وە کاتەکەی گەڕێتەوە بۆ زۆرتر بەکارهێنانی مۆبایل هەمومان ئێستا چی ئێستا پێشکەوتووە زیاتر مۆبایل بەکارهێنن.
قەت بیرت لەوە کردوتەوە ئەگەر تا ئێستا تیڤی نەبووە چ گۆڕانکارێکی لە ژیانی مرۆڤەکانە دروستەکرد یاخود چ کارێگەرێکی لەسەر کۆمەڵگا بوو؟ ئاگاداریکردنی هەواڵەکانەوە زیاتر کەم ئەبوو و باشتریش ئەبوو چکە زۆر کەسی بەتەمەمان هەیە هەر لە ئێوارەوە بە دیاری تیڤیۆ داهێنیشە خەفەتە خوا هەیە بەڵێ بەتەشید گۆڕانکاری هەیە بەڵام گۆڕانکاریەکە ئەوە نییە یعنی ژیان کۆتایی پێبێت و ببێتە شتێکە مرۆڤایەتی یعنی لەسەر ئەوە وەستا بێت گەر موبایل هەبوایە ئەوە جیاوازی دروست ناکرد چونکە موبایلەکە هەمان ئیشی تیڤەکە کات و بە ئاسانتریشەوە بەڵام تیڤیش لە هەندێک شوێنە سوودی خۆی هەیە تۆ ئەگە بتەوێت کۆمەڵە کەسێکی زۆر دانیشتن سەیری شتێک بوون پێویستە بە تیڤیە کە تیڤی دروست نەکرا چ گۆڕانکارێک ڕووی ئەیە جیاوازی چی ئەبوو؟ وەڵی لەوانەیە بوون کۆمەڵێ شتکە بەوەنەی تیڤیەوە لە ئەمڕۆیە کە بڵاوەگرێتەوە نەمان بینایە بۆ منە لەوانەیە دنیایەکی ترمان نەبینایە وڵاتێکی کەمان نەبینایە کۆمەڵێ ڕووداوە ژیانەکانمان نەبینایە ئەگەر تەلەڤیزیۆن تا ئێستا دروست نەکرایە و کاتە سۆشال میدیا بوو ئەو کاتە جێگیرەوەی ئێستا تیڤیەکان سۆشال میدیای حقەتەن هەتا ئێستاش کە ئەو کەسانی زیاتر بینێری سۆشال میدیاکانن بینێری تیڤیەکانیش کەم بۆتەوە بەڕای مۆبایل جێگرەوەیەتی چونکە ئەگەر ینی سیرگەی مۆبایل قەبارەی بچووترێن لە تەلەڤیزیۆن دایما توانی بەدەستەوە بێت زانیاری زیاتری تایە من هەر وەک خۆم شخصی خۆم سێ بەرنامەم پێ بەس بۆ سیرکردنی تیڤیە من لە جیاتی تیڤیەکە مۆبایلەکە جێگرەوەیەتی تیڤی دروست نەکرایە هیچ گۆڕانکاریەک لەسەر ژیانی مرۆڤەکانە ئەبوو؟ بەڵێ چونکە پێش ئینتەرنێت تیڤی هەبوو پێش مۆبایل تیڤی هەبوو زانیاری و هەواڵ و شتەکان گرنگەکان لێ ئەمان بینی نەک لە مۆبایل و ئەو شتانەوە بەڵکو دواکەوتووە بووین. بەڵێ بینەری ڕاپرسیەکە بووین بێکەوە ئاری لەگەڵ مامۆستا هەژان بەڵام لە کۆی دەنگەکانە وا بوو کە بینەری تەلەڤیزیۆن زۆر کەم ماوە مامۆستا هەژان خۆی لە خۆیان ئەم سەردەمی بەرەو پێشچوونی دیجیتالیەتێکە بەسەر تەلەڤیزیۆن و بەسەر دیجیتاڵە هاتووە یعنی شتەکان زۆر پێشکەوتووە نەبووە بە هۆکارێک بۆ ئەوەی کە ببێتە ڕیکلامێکی زۆر باش بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان و هۆکارێکیش بێ بۆ ئەوەی کە بینەری تەلەڤیزیۆن کەم بێتەوە بۆ نمونە جاری وا هەیە هەر لە تەلەڤیزیۆنەکانەوە پارچەیەکی کەم لە بەرنامەکەدا ئەمبێت بەشێکی زۆر کەمی دواتر هەر خۆی ئاماژە بۆ ئەکاڵە بۆ ئەوەی کە زۆر زیاتر بینەری تەواوی پرۆگرامەکە بی کلیکی ئەم لینکە بکە بۆی دواتر پرۆگرامەکە بە تەواوەتی ببینی ئەمە خۆی هۆکار نییە بۆ ئەوەی کە بینەرکەم بێتەوەی تەلەڤیزیۆن بەڵێ بە دڵنیاییەوە خۆی یەکشت هەیە ئەمە بیرمان نەچێ باسیشمان زۆر بەکەمی لێ کرد بابەتی سوودوەرگرتنی موسساتی ئەعلامیە لە ئەم تەتەوراتە تەکنۆلۆژیانە بۆ نمونە موسساتێکی ئەعلامی چۆن لە ڕووی بەرهەمهێنانەوە کە بابەتێ بەرهەمێنێ سوود لە تازەترین سۆفتوێرەکان وەرەگرێت کامێرەکان وەرەگرێن و سیستمانی کە لە نیوزڕووما بۆ نمونە بەکارێت زۆر خێران ئەمە چۆن سوودی لێبینیوە بە خۆشحاڵی و لە کوردستان بەشێکی زۆر لە میدیاکان سوودیان بینیوە لەم بەرە پێشچوونانە ئەو کامێرانە بەکارێنن کە بە هەمان شێوە لە کەناڵە ئاسمانیا جیهانەکانە بەکار ئێندێت ئەمە لە ڕووی بەرهەمێنانەوە کادرەکانیشمان بە خۆشحاڵیەوە سوودیان بینیوە بەڵام بە پیپیویست نییە لە بەروی لە دنیاە تۆ بێ بەردەوام نوێبییتەوە ڕۆژنامەنووس وەکو تەکنیکی بەردەوام بێ دەوراتە بۆ بکرێتەوە بووی لەگەڵ ئەمانە هەمووی بڕۆی بابەتێکی تر مەسلەی گواستنەوەیە بە خۆشحاڵی و بۆ گواستنەوە سوودمان لێبینیەوە بابەتێکی تر بابەتی بە بازارکردن و مارکێتینە بۆ ئەم بەرهەمەی خۆت بۆ منە کەناڵی کورسات بابەتێکی هەیە وەکو بەڕێزە باسە کرد بەشێک لە ڤیدیۆکە دانێ هەنیۆکو دیقەدیقەیەکی لێ بۆ بە کوردێکی گاڵێ بۆ جمهور دانێ لە سۆشال میدیاڵە بۆ بینی تەواوی بابەتەکە کلیک لەمە بکەیان ئەم شەو سێری کەناڵەکەمان بکەیان بە هەر شێوازێک بێن تۆ ئەنێرێتەوە بۆ کوێ بۆ بەشەکانی تری خۆی واتە رادیۆکە سوود لە سۆشال میدیاکە وەرەگرێت تەلەڤیزیۆنەکە سوودی لێ وەرەگرێ جارێکی تر خەڵک ئێنێت دایانێڵە سێرم کە لێرە بەڵام هەمووی نایەنێ وەرەوە بۆ ئێرە جا ئەم مۆدێلە بە فری هەیە و بە سەبسکرایبیش هەیە بەمان شێوە هەر تۆ بڕۆ سایتێک بکەرەوە لە دنیاە هەواڵێکی بخوێنەرەوە بۆ نمونە بڵومبەرگ سایتی بڵومبەرگ بکەرەوە هەواڵێکی بخوێنەرەوە
4 دێڕتەیاتێ لە 5ەم دێڕا ئەڵێ ئەکاونتەکە و داخڵکە و پارە بە کەواتە ئەم جۆرە ینی وەکو پرسیارەکەی تۆ کە هەر دیسانسێت بابیەوەی چۆن میدیای تەقلیدی سوودی بینیوە لە سۆشیال میدیا بەم ئاڕاستەیە کارەکرێت بەڵە بە دڵنیاییەوە سوودی زۆری لێ بینیوە بەڵام لە هەمان کاتیشە زۆر کێشەی بۆ دروست کردووە وای لێ کردووە پرسیار بێتە ینی ببورن نیشانی پرسیار بێتە سەر پرۆفشناڵەتی مەسلەی دروستبوونی سیتیزن جۆرنالیست بۆ نمونە ئەو کەسانی کە هاوڵاتی ڕۆژنامە نووسن و مۆبایلیان پێ و لە ڕێگەی مۆبایلەکانیان و ڕووماڵەکەن چەندێ یارمەتی ناساندنی بابەتەکە و بڵاوکردنەوەی ئێن لە هەمان کاتیشە ئەوەنە ڕەنگە کێشە دروست بکەن بە تایبەتی لە ڕووی ئیتیکیەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئەوەی کە بەڕاستی بابەت دروستە بێت و نازانی کێ دروستکەری ئەم بابەتەیە فەوزا دروستە بێ کەواتە چەندێک سوودی هەیە لەوەی کە ئازادی ڕادەبڕینی زیاد کردووە لەوەی کە میدیای تەقلیدی دیوێک پیشانەیە ڕووناکیە کات سەشتێک چەندی و بۆ شارێتەوە نیومیدیا ئەم دیوانەش بۆ ڕووناکەکاتەوە بەڵام لە هەمان کاتدا سەر لێ شێواویشی دروست کردەوە دوای پرسیاری من هەندێک جارڵێن هەندێک شت کە بەلاشە ئەسوقل و بەهایی نییە لای ئێمە لە کووردا بەداخەوە زۆر ئەم شتە بەدیەکەین هەتەنان لە مامەڵەکردن لەگەڵ هاوڕەکانیشتا ئەم شتە بەدیەکەین لای ئێمە تەماشاکردنی تەلەڤیزیۆن بێ بەرامبەر بێ بەرامبەر تۆ دەتوانی بینەربی ئێستا هەندێک تەکنیک پیا بووە کە تۆ بێ 6 مانگ جارێک نوێی بکەیتەوە کۆر داخڵکەیت و ئەیش بۆ فریە بەڵام لە دنیای دەرەوە کە بۆ خۆت پێما بێتە لە دەرەوە هەندێک بەرکەوتنت هەبووە تیڤی بە بێ بەرامبەر نییە ڕاگەنی کەی بڵی هەیە کە تۆ بە پارە بی مانگانە بۆی توانی تەماشای بەرنامەکانی بکەیت پێت وانە جۆرێک لە ئەم سانسۆر و پێوەدانگە هەبێت بۆی کە بینەر کۆ بکرێتەوە بینەر بزانێ بەڕاستی پارە ئایا بۆ شتێک کە سوودی لێ ببینێ نێک ئەو ئازادی و من ناینانم هەندێک دەستەواژە بەکاردێنێت ئازادیکی سەر لێ شێوا هەیە لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان و لە نێو تیڤیەکانیشدا نەکەرەوە پێتوانانی کاتێەوە هاتووە وای لێ بکرێت لە ڕاستیە ئەمە گەر باسی تەجروبەی دنیا بکەین لە وڵاتە دیموکراسیەکان و باس تەجروبەی خۆمان بکەین و بەیەکەوە عنی ئەپلایکەین و تەطبیقیکەین زۆر قورسەوە کارێکی هەڵەیە بەڕاستی میدیا بەگشتی چۆتە ژێر هەژمونی سیستمی سەرمایه‌داریەوە ئێمە هەموو ئەزانین ینی وەکو هەر بوارێکی تر تۆ پێویستە پارە بیت بۆی کە شتێکە بەمێ یەکێک لە وەزیفەکانی ئەعلام گەیاندنی زانیاریە زانیاریش ئەبێ بەلاش بێ بۆ هەموو کەسێ من لەگەڵەوانیم ینی من زانیاریم بە پارە پێ بدرێ تەنها لە پێناو ڕێخستنەوەی ئەوەی کە بواری ئەعلامە بیکەم بە پارە بەڵام زانیاریەکە بەپارە بێت کەواتە من لێکێ لە مافەسەرەتایەکانی خۆم بێبەش بووم وەکو وەرگر کە زانیاری ئەبێ بە پارە نەبێ بۆ هەموو کەسێ بێ زانست دەبێ بۆ هەموو کەسێ بێ زانیاریە بێ بۆ هەموو کەسێ بێ بەردەست بێ لەوانەیە من بمەوێت بابەتێکم دەستکەوێ بەس کە تۆ پارەیەکی کولفەیەکی زۆرە لەسەر دانام کێشەم بۆ دروست بێ ڕاستە ئەگەر لە جانبە ئابوووریەکەی بە سێریکەین ئەگەر سپۆڕێکی ئابووری بم لێکی بەمەوە حەقی خۆیانە تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەکان ماڵپەڕەکان کە بەپارە بن لەبەرەوەی ئێمە میدیای جیاوازمانێ میدیای نیشتیمانیمانەیە میدیای کۆمەرشەڵمانەیە کۆمەرشەڵ ناوەکەی بەنای خۆیەتی یعنی ناچارە بیکا بەپارە بۆ ئەوەی پارەی بێتەوە دەست باشە بۆ ئەوەی ستافەکەی بژێنێ بەڵام تۆ میدیای نیشتیمانی نییە لە وڵاتەیە بەڕاستی لە وڵاتی خۆمانە ڕاستە ینی بۆ نوێسەر کورسات من بۆ مجاملە ناڵم لە هەنێ بوارە هەوڵی یا وەزیفەی میدیای نیشتیمانی هەبێ باشە بەڵام وەکو میدیا نیشتیمانی ڕاستەقینەکان نیەتی لەبەروی تۆ کۆمەڵە شتی تری نیشتیمانی نییە باشە هەموو شتەکانمان من نامێ بچهێنێت تەفاسی لە بەڵام هەموو شتەکانمان کەوتۆتە ژێر تەسیراتی حیزبیەوە لێرە بەڵام لە وڵاتی وەکو بەریتانیا بۆ نمونە تۆ میدیایەکە هەیە ڕاستە پارە ئەی وەکو ئەو کەساری کەسی تەلەڤیزیۆنەکەی مانگانە پارە ئەی پارەکە دەچێتەوە گیرفانی بۆ نمونە BBC سەرفێکاتەوە بەڵام ئەم سەرفکردنەوەیە سەرفکردنەوەیکی پەرشوبڵاو نییە بە نظامە بە بەرنامەیە BBC لە بەرامبەر ئەوەیە شتێکە ئەیاتێت تۆ خۆون ناکەیت یعنی لە ناو BBCە بابەتێکە ئەیاتێت کە پڕ بە پێستی خۆتە تەنانەت بیری لەوە کردوتەوە مادەم ئەو کەسانی کە پارە ئەیان سەبسکرایبیان کردیان پارە ئەیان بە کێبڵەکەی من لەوانەیە پەرابەریش بن خۆی هەمووی داتای لایە بەرنامی تایبەتی هەیە بە پەنابەران یعنی کەمینەکانیشی خوێندوتەوە بەڵام ئایا لە کوردستان بەو بارودۆخەیە تا تۆ پارە لە خەڵک وەربگریت و بارودۆخی ئابووری خەڵک لە ئاستێکایە
تۆ پارەیان لێوەربگری لە پێناوی کە زانیاریان بیتێ لە کاتێکا زانیاری مڵکی گشتیە و ئێمە فەراغی میدیای نیشتیمانیمان هەیە بەدڵنیاییەوە هەر بۆ پرسیارەکەی ئەو خەڵکانی کە تۆڕ کۆمەڵایەتەکان بەکارێنن دوجار بڕێک پارە ئەدەن خۆ باخەتی ئینتەرنێتەکە بەڵام یعنی بڕانەکە ئەیەن و جارێکیش ئەفرۆشێنەوە ئەمە بیرمان نەچێ یعنی ئێمە هەر کەسێ بەکارهێنەری ئێستا لێرەوە تۆڕە کۆمەڵایەتەکانە لەم دقەیە ئەفرۆشرێتەوە بە کۆمپانیەکانی ڕیکلام لەبەری داتاکانی وەرەگیرێ ئەم داتایانە پیشانی کۆمپانیەکانی یایی پرۆدەکتەکانەڵێ من ئەمە نەخت بینەرم هەیە باشە تۆ ڤیو خۆ بۆ نمونە لە وڵاتای دنیا بۆ شێوەیە تۆ کاتێ بەشی ڕیکلامە هەیە بەشی ڕیکلامە ئیش لەسەرەوەکە ساڵانە راپۆرتی خۆی هەیە پیشانی کۆمپانیەکانی هەیە ئەڵێ سێریکەن من ئەمەە بینەرم هەیە یعنی ڕاپرسی گەورە ئەکرێت لە وڵاتانە لەسەر زۆی ئەوە کۆمپانیەکانیان پارە سەرفەکەن لە پرۆدەکتەکانە کاتە تۆ بەبێ ئەوی بەخۆ بزانی هەموو ژیانە فرۆشتۆتەوە بە میدیا بەداخەوە یعنی خۆشمان لەمە جارا ئیشەکەین ئەزانین کە یعنی کێشەکان لەکوێیان بەڵام من ڕاستێکە بێ خەڵک بیزانێ هۆشیاریە بێ لەسەری سپاس بۆ تۆ خوێنکاری دکتۆرای شەڵا بەم نزیکانە لە دکتۆراکە شاردین زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵمان